کشتوکاڵێکی بەهێزتر بۆ داهاتوێکی باشتر یەکێک لە بنەماکانی سیاسەتی ئابووری کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بووە لە 4 ساڵی ڕابردوودا بۆ بەهێزکردنی سەکتەری کشتوکاڵ هەمە چێشنکردنی سەرچاوەکانی داهات و هەروەها بۆی کە بتوانرێت بۆ پاراستنی ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان پشت بۆ بابەتانە ببەسترێت. بۆ مەبەستا حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێمدا هەوڵێکی زۆری دا بۆ پاڵپشتی جوتیاران و هەناردەکردنی بەروبوومی جوتیاران بۆ بازاڕەکانی دەرەوەی کوردستان کە ئێستای تر کوردستان وەکو سەبەتەیەکی خۆراکی بۆ بازاڕەکانی جیهان لێ هاتووە. زیاتر قسە دەکەم سەبارەت بە هەوڵەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لەم بارەوە بەڕێز سابر عەزیز خاوەنی کۆمپانیای ئاورا بۆ هەناردەکردنی بەروبوومی کوردستان لە ستۆدیۆ میوانمە زۆر بەخێر بێت. هەوڵەکانی کابینەی نوێم لە ماوەی ڕابردوودا لە 4 ساڵی ڕابردوودا توانوێتی بازاڕێکی گەورە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان فراهم بکات. ئێوە وەکو خاوەن کۆمپانیەکان تا چەند دەتوانیوتانە پاڵپشت بە هەوڵەکانی کابینەی نوێمی حکوومەت لەم دەرفەتە کەڵک وەربگرن؟ زۆر سوپاس بۆ بەرنامەیە. ئێمە وەکو کۆمپانیای ئاورا بدایەت سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین. زۆر داعمی ئەو پرۆژەیەمەی کردی بە بابەت هەناردەکردنی بەروبوومی ناوخۆ بۆ دەرەوە. ئێمە سەرەتا بە چەند کۆنتێنەرێک دەستمان پێ کرد بۆ وڵاتی ئیمارات هەناردەمان کرد، پاشان بەروبوومەکەمان زیاد کرد، یعنی گەیشتە حەقدێکی 5,000 تەنی لەگەڵ کۆمپانیایکی ئیماراتی شەریکەی ئەبوسیدۆ لێرە عەقدەکەمان تەوقیع کرد و ئێستا تقریبا لە تەواوبوونی ئەو 5,000 تەنەینا و بەیانیش لە ئیمارات عەقدێکمانەیە هەم لەگەڵ عەقدەی ئیمارات نوێکەینەوە و عەقدێکیشمانەیە جەماعەتێکی سعودی کۆمپانیایەکی کوبار، یعنی هەرناوەکەی کوبارە، دوو معمەلی زۆر زەخمەیە لە سعودیای داوای 5,000 تەن پەتاتەی تیان کردیا ئیسناعی و بەیانی لەوێن دەردانیشتنمان لەگەریان هەیە و ئینشاڵڵا دەگەینە نەتیجە و لەوێن هەناردە دەکەین. باش ئەو بەروبوومانە و بەرهەمانەی کە هەناردەتان کردووە جگە لە پەتاتە چی دیکەیە و لەگەڵ چەند وڵاتێکی دیکە لە پەیوەندی و کۆنتاکتان بۆی کە بتوان بەرهەمی زیاتر هەناردە بکەن؟ بەێ پەتاتەمان هەناردە کردیا، پیازمان ناردیا، بەرنامەمان ئێستاشمان پارکینگ وشمان و عازر کردیا، هەناریش ئینشاڵڵا ئەوە دەکەین و شتەکان کە سێوی بەرواری باڵاش لە بەرنامەماندایە بنێرین ئەو سار و ئینشاڵڵا ئەو بەرەمانەی بەکەل هەناردەکردن بێتن ئەمە بەردەوام دەبین و ئینشاڵڵا بەرەو پێشش دەچیتن. باشە مەرجی ئەوان بۆ بەرهەمەکان چیە؟ تایبەتمەندی بەروبوومی خۆماڵی کوردستان چیە کە وڵاتانە داوای دەکەن؟ بەروبوومی ناوخۆی کوردستان زۆر کوالیتی بەرزە، زۆر تامی فەرقی هەیە، خاکەکەی یعنی تامی بەروبوومەکەی فەرقی هەیە زۆر، یعنی تەڵەبێکی زۆری لەسرە، بەس تەنانەت چی دەوێتن پارکینگێکی دەوێتن بە مەزبوطی پارکینگ بگرێت، مەخازنی تەواو مەزبوط هەبیتن لێرە لە هەولێر بێ مەخازنی تەواو پارکینگ، یعنی سندوقی کچکە و کیسی کچکە و بەخۆی ئەمە چوینە ئەو دەوڵەتانە ئەڵمانیا و فەڕەنسا و هۆڵەندا ئەوانت یعنی هەمووی پارکینگەکانی دەبی ینی ئەوەی کچکەبی 3 کیلۆ 2 کیلۆ ئەوانەبی. ئەمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ئەگەر پارپشتیمان بکاتن ئەو پارکینگە ئەو مەخازنە گەورەی دابنین ئینشاڵڵا ئیشەکانمان زۆر بەرەو پێشەوە دەچین. باشەمە چەندە یارمەتی دەردەبێت بۆ جوتیاران؟ ئێوە ڕاستەوخۆ لەگەڵ جوتیاران کۆنتاکتان هەیە، لەگەڵ یان قسە دەکەن بەرهەمەکانیان دەکردنەوە، چەندە پاڵپشتە بۆ ئەوان؟ ئەمە لەسەر حاردی ڕاکۆنتاکمان لەگەریان هەیە، عەقدمان لەگەریان هەیە، تۆی پەداتەیان دەدەینێ، پەداتەکە عەقدیان لەگە دەکەن لێیان وەردەگرینەوە، دەیهێنینە مەخزەنی، لە مەخزەنی هەری دەگرین، ئەجە ماوەی مانگەکە 2 مانگە ئەجە پاشان دەمانەوێت پارکینگی بکەین بە پارکینگێکی مەزبوط و هەناردەی بکەین لە دەوڵەتەکان. باشەمە بۆ ئەوانیش گرنگە بۆ زیادکردنی بەرهەمی جوتیاران بە تایبەتی ئەبێت چیتر بکرێت بۆی کەم بەرهەمانە زیاتر بێت، وڵاتانی زیاتر داخوازیان لەسەر بەرهەمەکانی کوردستان هەبێت؟ وەڵڵی ئەو پێم گوتی یعنی هەمشی پارکینگکردن و کۆگاکردن، یعنی لە عاردی ڕە ینی هەر دەقەرینی ینی بەروبوومەکەی وەردەگری دەبی بە مەزبوطی وەری بگری و شتێکی کەش تەڵەبیەی وان ینی نەوعی وان فەرقەچی هەیە لەگەریمە ئەو پەتاتی ئەوان دەیانەوێت ئەمە دەبی هەوڵ بدەین ئەو پەتاتی ئەوان دەیانەوێت ئەمە ئەو تۆی بدەینە فەلاعەکان بچینین و هەناردەی بکەین. باشە باست لە بەرهەمەکانی پەتاتە و پیاز و هەنار کرد کە هەناردە دەکرێت، ئەوانە بەشی بەرهەمی پڕکردنەوەی خواستی ناوخۆیی دەکات، دواتر ئەو بەشەی لێ هەناردە دەکەن، زیاتر لەگەڵ کام وڵات لە سەرخەتن بۆی کە بتوان بەرهەمەکان هەناردە بکەن؟ ئەو بەروبوومانی ناوخۆمان ینی سەتان تقریبا 85 زیادە، ئێستا ئەمە پێویستیمان بە 100,000 تەن پەتات هەیە لە کوردستان، زیاتر ئەو سەر بەبێ تادایەکانی وەزارەتی کشتوکاڵ و
حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 650,000 تەن پەتاتەمان هەیە. ئەو 650,000 تەن پەتاتە زیادە. یعنی ئەمە ئەگە بکری 100,000 200,000 هەناردەی دەرێ بکەین، یعنی هیچ مشکلەکەمە لە پەتاتەی دروست نابێتن. وها هەنار و ئەو سێوی بەرواری بارە ئەو سات بەنامەمان هەیە چەند سیارەکی بنێرین ئینشاءڵڵا ڕێی لۆ بکەینەوە لەو شتەکانی کەش. باشە کەواتە پێشووتر و بەرهەمانەی کە زیادە دەمایەوە چی لێ دەهات لەسەر دەستی جوتیاران دەمایەوە لە بازاڕەکان ساغ نەدەکرایەوە چۆن بوو؟ بالضبط زەرەریان لێ دەکرد زۆر جوتیارەکان ئەمە لە شەریکەی دانیشتین صاحب حلوەکان تەلەفۆنیان بۆ ئێمە دەکرد کاک حاجی خۆ بمانگەی پەتاتە بوویتە 200 دینار بوویتە 150 دینار دەچووی ڕۆژێک چوومەوێن نزیک 100 سیارەیان ڕاوەستا بوو 100 سیارە پەتات تقریبا 800 تەن دەکات فەلاحچی لێ بکەویت کۆگای نییە مەغزانی نییە وەڵا ئەمش مۆزەف شتەکانم نارگوتم بڕۆن لێیان وەربگرن ئەو 100 سیارەمانە هەموویان لە مەغزەنەکانی خۆمان کۆگامان کرد و باشە ئێوە وەکو خاوەندارانی کۆمپانیەکانی هەناردەکردنی بەروبوومی خۆماڵی هەرێمی کوردستان چه پێشنیارێکتان هەیە بۆ حکوومەت بۆی کە بتوانێت زیاتر پاڵپشت بێت هەم بۆ کۆمپانیەکان هەم بۆ جوتیاران بۆی کە بەرهەمەکان زیاتر ڕەوانەی دەرەوە بکرێن لە ناوخۆش بتوان بە کوالەتێکی باش بەرهەم بهێنرێن؟ والله حکومت پارپشت بۆ تەخسیری نەکردیە یعنی بەڕاستی یعنی دامی تایبەتی سەرۆکی حکوومەتی کوردستان و وەزارەتی زراعە و هەموو لایەنە پەیوەنددارەکان پارپشتمان بووین لەو ئیشەی بەس دەمانەوێت زیاتر لەو پرۆژەی هەیتمان لە پارکینگکردنی حکوومەتی هەرێمی کوردستان پارپشتمان بی بە زووترین کە لۆ ساری داهاتوو یعنی وە بکەین ئەو ئیشەی بگەینە بەرهەم. باشە ئەگەر بەم شێوازە بێت کە ئاماژەتان پێ کرد هەموو ئەو پێداویستیانە دابین بکرێت ئەتوانن بەرهەمی زیاتر ڕەوانە بکەن کوالەتێکی باشتر دەبێت چه کاریگەریەکی دەبێت لەسەر کارەکانتان؟ زۆر پێشکەوتن بەخۆی وەدەبینیتن ئەتو ئێستا چەندین دەوڵەت یعنی داوای پەتاتەی کردی ئەمە هەفتەی ڕابردوو لەگە کافور لە دوبەی عەقدێکمان کرد 2 سیارەمان تەجروبەدایە ئێستا تەلەفۆنی کردیتەوە شەریکەی کافور لەوێن یعنی دەوڵەتەکانی کەش دەنێری یعنی مارکێتی هەیە یعنی تەلەفۆنی کردەوە گوتی کەمێ زیاترم دەوێت ئەمە بەیانی بەرنامەمانێ لەوێندە لەگەر چەندین شەریکە و چەندین کۆمپانیای ئەوە لە دوبەی دابنیشین. بەڵێ هەر سەرکەوتوو بن بەڕێز سابیر عەزیز خاوەنی کۆمپانیای ئاورا بۆ هەناردەکردنی بەرهەمی کوردستان بۆ دەرەوە زۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 بووی.